وەزیری بەرگریە ئەمریکا جیم ماتس گەیشتە هەولێر بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی. قوبات تاڵبانی جێگری سەرۆکوەزیری هەرێمی کوردستان و فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی و چەند کاربەدەستێکی تر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر پێشوازیان لێکرد. سەردانەکەی ماتس پاش گەشتە چاوەڕوان نەکراوەکەی بوو بۆ بەغدا و لەوێ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر ئەلعەبادیدا کۆبەوە. عەبادی لە تویتێکدا ڕایگەیاندووە کە لە میانی کۆبوونەوەکەیاندا باسییان لە ئاسایشی ناوچەکە و هاوکاریەکانی ئەمریکا کردووە بۆ هێزی عێراقی. وەزیری بەرگری ئەمریکا جیمز ماتس بە سەردانێکی کە پێشتر ڕانەگەیەندرا بوو گەیشتە بەغدا بە مەبەستی نیشاندانی پشتیوانی بۆ هێزەکانی عێراق لە کاتێکدا دەستیان کردووە بە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی تەلعفەر لە دەستی داعش. بەرنامەکانی ماتس لە عێراق بریتیە لە کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیری عێراق حەیدەر ئەلعەبادی و کاربەدەستە باڵەکانی تر و هەروەها مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. بەر لە بەڕێکەوتنی بۆ عێراق ماتس بە پەیامنێرانی گوت داعش کۆتایی پێدێت هەرچەندە هۆشداریشیدا کە ئەمە کاتی پێدەوێت. دەبێت ئەو ناوچانە پاک بکەینەوە تا بتوانین بگەین بە چەمی ڕووباری فورات. دەبینین کە عێراقیەکان پاش تەلعفەر بەرەو ڕۆژاوای فورات دەڕۆن. لە هەمان کاتدا کاتێک ڕقە ڕزگار بکرێت ئێمە بەرەو ناوەڕاستی ڕووباری فورات دەڕۆین لە ڕۆژ ئاواوە. جا داعش لە نێوان چەندین هێزدا گیری خواردووە. ڕۆژەکانی داعش لە کۆتاییدان بەڵام بێگومان ئەمە بەم زوانە نابێت. هێزەکانی عێراقی بە پشتیوانی هێزی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا پێشۆچوونێکی بەرچاویان کردووە لە کاتێکدا هەتا دێت زیاتر نزیک دەبنەوە لە شارۆچکەی تەلعفەر لە ڕۆژاوای مووسڵ، بەڵام بەپێی شارەزایان بە بەراورد لەگەڵ مووسڵ چەکداری کەمتر لە تەلعفەرن. يعني داخل تلعفر المعلومات تشير إلى وجود بەپێی زانیارەکانی لەناو تەلعفەرەوە هاتووە تونڕەوانی عەرەب و بیانیشی لێ و ژمارەیەک مۆڵگەی گرنگی داعشی لێیە. ئامارە سەرەتاکان ئەماژیان بۆ کرد نزیەکەی 1000 بۆ 1500 چەکداری داعشی لێیە، بەڵام ئێستا دەڵێن 2000 و نزیەکەی 10000 خەڵکی سیڤیلیش لە ناو شارۆچکەکەن. بە لە بەرچاوگرتنی ئەزمموی شەڕی مووسڵ و ڕەقا هەتا لە ناوجەرگەی شارۆچکەکە نزیکتر ببنەوە شەڕەکە سەختتر دەبێت. هەروەها شارەزایانی لەشکری پێشیان وایە کە شەڕی کۆڵان بە کۆڵانی ناوچەکە ئاستەنگێکی گەورەیە بۆ پێشکەوتنی هێزەکان. وهي عملية شاملة يعني لە ئاستی لەشکری و ئاسایشەوە ئەم ئۆپەراسیۆنە بەباشی ئامادەکاری بۆ کراوە و لە ئاستی ڕزگاریکردنی سیڤیلیش. ئامادەکاریەکانی بۆ ئەم ئۆپەراسیۆنە لە پاش ڕزگارکردنی مووسڵەوە دەستی پێکرد. بەپێی نەتەوەی گرتوەکان لە مانگی چوارەوە هەتا ئێستا نزیکەی 49,000 کەس لە تەلعفەر هەڵاتون و ڕێکخراوی نێونەتەوەی بۆ کاروباری پەنابەران دەڵێت نزیکەی 10 بۆ 40,000 کەس لە ناو تەلعفەر و دەوروبەری ماون.